نامەی دووهەم هەریە و برایانەیە لە هەولێرەوە ئەمجار. ئەڵە دوای راپۆرتی ڕابردوو لە سەو شوێنی زیندانیانی ئیسلامی لە زیندانەکانی یەکێتی لە مەعسکەر سەلام و قەڵاچوالان و کانی گۆما خۆم گەیان بە کەسێکی نزیک ڕێکخراوی مافی مرۆڤی هیومان ڕایتس وۆچ و هەندێک زانیاریم دانێ و هەندێکیشم لێ وەرگرتن. پێم وتن هەوێ ڕۆژنامەگەریم پێیە دەمەوێت یارمەتیم بدەن بمبەنە هەولێر. وتم زانیاریەکم لەلایە لەسەر زیندانیانی ئیسلامی لە زیندانە حیزبیەکانی پارتی. سەیریکەم برانی بەڕێزم زیندانە حیزبیەکان نەک ڕەسمیەکان، چونکە ئەمە وەکو کاکزانە ڕۆستایی لە یەکێ لە مقابلەکانە کە ئەو ئەندامی پەرلەمانە سەر بە لیستی کۆمەڵە لێیان پرسی دەربارەی زیندانە حیزبیەکان، چونکە خەتەر لە زیندانە حیزبیەکانی شایە زیاتر وەک لە حیزبە ڕەسمیەکان، چونکە هەر وەفدێکی دەرەوە کە خەڵکی سەریان لێ بدە ئەی بەنە ئەو زیندانە ڕەسمیانەی ئاسایش باعتیبار ئاسایش دەستگایەکی سەر بە وەزارەتی ناوخۆیە، بەڵام کابرا کە لە زیندانێکی پارتیە لە زیندانێکی یەکێتیە حیزبیە بەچی دۆزرێتەوە. کابرا ناتوانێت بڕوا بە شوێن مەقەڕی حیزبێکا بگەڕێت. بەڵێ ئەم برا بەڕێزە ئەڵێ وتم زانیاریەکم لایە لەسەر زیندانیانی ئیسلامی لە زیندانە حیزبیەکانی پارتی لە هەر حاڵکردمە سەرەدا و بە دوایدا چوومە هەولێر. دوای هەفتەیەک هاتوچۆی ناو هەولێر زانیم کاک عەبدوڵڵای کەڵک لەکوێیە کە 2 ساڵە لە حەبسی ئینفرادی و بارودۆخی زۆر خراپە. براکەشی لە سلێمانی لای یەکێتی لە ئاسایش زیندانە داجارێ ئەمیان بمێنێ. دیسان گەیشتمە کاکدێر و کاک کۆسرەت و کاکنیاز کە خۆم لە نزیکەوە دەمناسین، سێ برایتریشیان لایە کە هەر لە بیارە بوون بەڵام بەداخەوە ناویان نازانم. برایەکی ترم بە 100 قسە و واسیتەی نهێنی و بەرتیل دۆزیەوە لەوانەی کە سەلیب ئەحمەر ئاگایان لێیان نییە. ئازارێک زۆر قورسدا بوو، لە ئازارێکی زۆر قورسدا بوو لە ژوورێکی 1 مەتر دووجا لە زیندانی ڕێکخستنی پارتی لە هەولێر لە تەنیشت لقی 2 لەسەر شەقامی 6 مەتری. سەیریکەم برانی بەڕێزم لە زیندانی ڕێکخستنی پارتی لە هەولێر تەنیشت لقی 2 لەسەر شەقامی 6 مەتری. ئەم لەگەڵ 3 کەسی تردا بوو. لەگەڵ ئەو ئەشکەنجە و زەلیلکردنەشدا ئەیان بەرزە و باوەڕیان بە حەقیانەتی ڕێبازی پێغەمبەران بەهێزە و زۆر بە جددیش گرتوویانە. ئەوانەی ئازاد دەبن هەموو چونکە تەعهودیان لێ وەردەگرن کە نابێت پەیوەندی بە کەسەوە بکەن زۆر بە زەحمەتتر لەوانەی زیندان دەیان گەمێ. یعنی ئەوەی ئازاد کراوە ئەم برایە ئەڵێ زۆر بە زەحمەتترە توانم بگەمەوانەی کە ئازاد کراون. باوەڕ بکەن پیداکردنی هەواڵی زیندانیەکان ڕەنگە زۆر جار ئاسانتر و زووتر بگاتە بەردەست وەک لەو ئیسلامیانەی ئازاد کراون. ئەمەش راپۆرتێکی تر دەربارەی ئەوانەی هەولێر بەشێک لەوان بەشێکی تریشی ئینشاءڵڵە ماوە دوایی دێمەوە سەر ئەو پاشان ئینشاءڵڵە گەر کەمێک ئیسراحەت بکەم و کاکە ماکوانجان مایکیکە بۆ جەنابەت بەجێ دێڵم خۆی گەورەیەوە شتەرکەوتوو بکە و پاشان دێمەوە خزمەتان ئینشاءڵڵە. فەرموو برای بەڕێز.